تا پێش هاتنی تەکنۆلۆژیا و مۆبایل و ئامێرە ئەلکترۆنیەکانی تر لە هەموو ماڵێک ڕادیۆیەک هەبوو. خەڵک بەردەوام گوێی لە ڕادیۆ و لە بەرنامەکانی ڕادیۆ دەکرد، تام و چێژێکی تایبەتیشی هەبوو. ئیتر زۆر خەڵک بە دیار بەرنامەکانی ڕادیۆدا دەنیشت. جا ڕادیۆی لەم جۆرە کە بەشێکی با پیل ئیشە کرد، ئەوانە بوو کە بۆ دەرەوانە بن. هەندێکی شانوەکو ئەمانە کە بەکارەبا ئیشانە کرد لە ماڵەوە. یعنی هەبوو بنمونە ڕادیۆی دوای کە قیسارە هاوکە ڕادیۆی قیسارەیان پێوت شکڵێکی بچووکی هەبوو، خەڵک دەیبردە دەرەوە، بەردەوام ڕادیۆیەکە بە گوێی بوو، ئەوە گوێی لە بەرنامەکانی ڕادیۆیەگرت لە دەرەوە، بە تایبەتی ئەوانەی کە لای مەڕووماڵات و شوان بوون، وانی حاجی. ئیتر ئەوانەشی کە لە ماڵەوە بوون یا ئەوانەی کە زیاتر ئیش و کاری ماڵەوانە کرد، ڕادیۆیەکیان لە ماڵەوە هەبوو. زۆر جار ئاوە بەدیار بەرنامەکانی ڕادیۆەوە دانیشن تا بەرنامەکان تەواو بوو. یانی خەڵکە بووە بە هەفتە چاوەڕێی بەرنامەیەکی کردووە کە لە ڕادیۆ پەخشکراوە. بەڵام لە دوای ساڵی 1996ەوە لە دوای ئەوەی کە ئامێرە ئەلکترۆنیەکان هاتن بە تایبەتی مۆبایل و کۆمپیوتەر و ئینتەرنێت و ئەوانە، ئەم ڕادیۆیە بەرەبەرە ینی باوی نەما بەرەبەرە خەڵک گۆڕی، بەرەبەرە خەڵک وای کرد ئامێرە ئەلکترۆنیەکان بەکارهێنا، ئەمە کەمتر باویمە. ئێستا وەکو دیکۆر لە زۆربەی دوکانەکان یعنی بۆ جوانی بەکاردەهێنرێن و دەخرێنە ناو مەعرەز و ڕەفەکانی دوکانەکانەوە و پارەیەکی کەم دەکەن. یعنی گرانترین ڕادیۆ پێم وایە لە دەوری 50,000 کە ئێستا ئەمانە هەون، بەڵام جاران نرخەکەشی زۆر بوو. ئێستا خەڵک بەکاری نایێنێ و ڕووی کردوتە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان. ئای ڕادیۆ تووشی بە ناشناڵ سلڤەر ئەمانە یابانی بوون. چەند جاران خەڵک من ڕەغبەتی لێبوو کە هاتن ئەیان کردی لە شەریکەی فەریقی یاخود لە معرزەکان کە دائەنرا. ئێستا ببۆنەی ئەم مۆبایل و ئەم تەکنۆلۆژیا کە پێشکەوتووە ئەمانە باویان نەماوە، بەڵام ئێستا زۆر بەی زۆری خەڵک ئەیان کڕێ لە معرزدان ئەنێ بۆ جوانی، بەڵام وەکو باویان نییە لە زۆربەی ماڵەکانە بەکار ناهێنرێن، بەس بۆ جوانی لە پێشانگاکانە بەکارەهێنرێ. ئێستاش تام و لەزەتی خۆی هەیە، تام و چێشی خۆی هەیە. ئەمە یابانیە، لە یابان دروست کراوە و بەشی 50 ساڵی کە ئەکات بەداخەوە. ئێستا هەرچەنە لە زۆربەی ماڵەکانە ئەمە زۆریان نەماون، فریاونەتە زیان تەنەکەی خۆڵەوە یاخود هەر ئەسڵەن ئەڵەن جێمان لێ ئەگرێ بەکاری ناهێنن. بەڵام بەڕاستی ئەمە لەو سەردەمانەشە و لە سەردەمی ئێستاشە لە بەعزێ ماڵە هەر بەکارێنرێ و هەر تەوازنی خۆی هەیە، یعنی چێژ و تام و هینی خۆی هەیە. بەڵام هەندێ ماڵیش ئەیکڕێ لە پێشانگایە وەکو جوانیەک دایانێت بۆ یادگاری. جاران ئەم سەتەلایت و ئەم ئەنتەرنێت و شتانە نەبوو، ئەم میدیا پێشکەوتوانە نەبوو. ئەمجا هەر ڕادیۆ بوو، لەگە تەلەڤیزۆنی کاتەیە دوو کەناڵە بوو، کەناڵی بەغامە و عەرەبی کوردیشمانە بوو لە تەلەڤیزۆنە، ڕادیۆش دووسێ کەناڵی تیا بوو، کوردیەکەی بەغای تیا بوو، زمانی عەرەبی تیا بوو، کوردیەکەی تارانی ژە بوو. ئەم سێ کەناڵە لە مۆجیەکە هەبوو. جا ڕادیۆ ئەو کاتە خەڵک بۆیە تام و لەزەتی لێبینی ئاوا پێشکەوتون نەبوو ئێستا. ڕادیۆ زۆ دەوری مایە تو دەڕۆی ئێستا لەناو ساری دەڕۆی، خۆ ناتانی تەلەڤیزۆنی پێکەی، خۆ ناتانی تەنزیلێکی پێکەی کە سەوت و سوڕە بیتن نابیتن. ئەو ڕادیۆنە تەڕۆدونی هەن بە قووەتە سواری سار بە لە هەر جێیەکی بیتن تو دەتانی جێت لە ئیزاعای لە ڕادیۆنی بیتن. ئەو ئیزاعەش هەر کەسەوە ئەوی خۆی هەیە، تەڕۆدوی زۆر بە قووەتە ڕادیۆن. ئێستاش لا هزار ئەمن ڕادیۆنی بەکاردێنم، ئەخبارەکان زۆری لە ڕادیۆنی وەردەگرم. ڕادیۆن شتێکی عالەمیە، زۆری خەڵک وازی لە ڕادیۆنینە، بەس هەر دەبی بگەڕێتەوە سەر ڕادیۆنیش. چۆ ڕادیۆن سەرەکییە، ئەو مۆبایلیش توانە کە ئەخباری لێ وەردەگیرێ تەسیری لۆ چاوی هەیە، لۆژێ هەیە، لۆ دڵی هەیە، بەس هەر ڕادیۆن زۆر باشتر لە جیهازەکانی بکە. وەڵای لە زەمانە من فکرم تێتەنە ڕادیۆ بوو گەورە بوو باتری لەگەلا بوو یوشە کرد. ئیتر هەموو عەتەما خستە سەر عوسمان کەیمنی ئەمانە شەفیق کەیمنی هەتا تەوا بوو ئەم خەڵکە دانیشت دەری ئەم دوو ڕادیۆ. لە زەمانەی ئانە بچکۆلایەکیش بوو
برقي قايشو اي شيء هر باشو او دو راديو بو لما اخر راديو جوربو هال ولا شاخان دانا تقريبا امنا جوربو سواء دانا ما هو بو يادغاري هلان قلتون لما مرض كانوا تو زمان هذا الزمان ونم موبايل بو نم ستلايت بو نم حشاب نبو بخوا انا الدنيا اصلاحات باش تا يستعمل قش درز بو والله الراديو بكاري تيري نخت السر قراني مراني ونخت السر فيلم يخراو نخت السر برالاي بيخسر حديث بيخسر تميه بيخسر فير كردني شت تيجي بيخسر اوشتانا زوربي بو حديث زوربي بو تميه بو فير كردني شتو بو اوشانا بكاري بيري انا بو قراني وامانه شيكي هكذا شيكي دنيائيه والرواو لدسي درجه بكالكي حجناي جاران خەڵک هەمووی سەری بەسەر ئەم ڕادیۆ بوو بەردەوام گوێی لە بەرنامەکانیەگرت بەڵام ئێستا هەمویان ئەمەیان لا بردووە و خەریکی بەکارهێنانی ئەم جۆرە لە ئامێری ئەلکترۆنین کە مۆبایلی پێدەوترێ و بەردەوام خەڵک سەری لەسەر ئەم جۆرە لە ئامێرەیە و ئەم ڕادیۆیە کە جاران لە خواستی خەڵکی لەسەر بوو جاران کە خەڵک حەزی بە بەرنامەکانی بوو ئێستا ئەوە نەماوە و هەمویان خەریکی بەکارهێنانی ئامێری ئەلکترۆنین جا ئەوەی کە بینیتان لەسەر ڕادوێ لەسەر ڕۆژی جیهانی ڕادوێ بوو تەنها ئێمە لە ڕۆژێکدا یاتی ڕادوێ دەکەینەوە و باقی ساڵەکەی تر خەڵکێکی زۆر بیریان لا ڕادوێ نییە مەگەر خەڵکێکی بەتەمەن تاوەکو ئێستا گوێ لە ڕادوێ بگرێ وەکو یادەوەریەک بۆ جارانی ئەگینا ئەوانەی کە گەنجن و تازە پێدەکەن هیچیان بەلای ڕادوێیان ناچن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام تایبەت بە پەیامی ڕۆژ.